ئازیزانم لە شانشینی ئوردون ڕێچکەشکاندنێک دروست بووە کە بە جۆرێک چاودێران وای ئاماژە پێ دەکەن بێپێشینەیە. لەو خۆپیشاندانی ناڕزایی دەربڕینانەی لە شانشینی ئوردوندا دەکرێت ئێستا لە دروشمەکاندا ڕاستە و خۆ ناوی پادشای ئوردون دەهێنرێ. بەلای زۆرێک لە چاودێرەوە ئەم ڕێچکەشکاندنە هەر هەمووی لە پێناو ئەوەدایە کە ڕیفۆرمی سەرتاسەری لە وڵاتەکەدا بێتە ئاراوە. شەپۆلی ناڕزاییەکان لە ئوردون بەهۆی دابەزینی بژێوی ژیان و گرانبوونی کەرەستە و کەلوپەلەکانە. لەم چەند هەفتەیە ڕابردوودا وڵاتیانی ئوردنی تابوویەکی درێژخایەنیان شکاند و دروشمی دژە شا عەبدوڵایان دەگوتەوە. ناڕزاییەکان بەهۆی دابەزینی بژێویەوە هاتوو ئەمەش بە قەیرانی دارایی ناودێر دەکرێت و کاردانەوەکانیش بەرامبەر ڕژێمی پادشایەتی وڵاتەکە بوو. هەر تەنها چالاکوانان نین دژی پادشا لە بیبکەم هاویەی شیکەرەوەی سیاسی گومانی هەیە لە وابەستەییەکان بەرامبەر ڕیفۆرم لە ئوردون. ئێستا لە بیب گوناهبار کراوە. ڕژێم هیچ خواستێکی نییە بۆ قایلبوون بە داواکانی خەڵک بۆ ئەو ڕیفۆرمە بەرچاو و ڕژدانەی داوای دەکەن چونکە هەموو دەسەڵاتەکان لای پادشا خۆیەتی. بەڵام هیچتاش زۆرێک لە ئوردونیەکان دڵسۆزی پادشان هەرچەندە گازەندەیان لە بەرزبوونەوەی نرخەیە لە وڵاتەکەدا. بارە بەسەر وڵاتیانەوە خوددا یارمەتی دەربێت بۆ ئاشتی و ئاسایش لە وڵاتەکەدا و پاشاش هەمیشە لەسەروی هەمومانەوە بێت. ئەم دڵسۆزیە یارمەتی ئوردونی داوە هەرچەندە شەپۆلی بەهاری عەرەب لە وڵاتانی تری ناوچەکەی داوە لەوانە سووریا کە پەنابەرەکانی ڕویان لە سنووری هاوبەش کردووە لەگەڵ ئوردوندا. هەندێک نیگەرانیان هەیە بەرامبەر ئەوەی پادشا و ڕاوێژکارەکانی ئەو هێزەی خۆیان بۆ دەستکەوتی کوردخایەن بەکاربێنن. هەڵبژاردنەکانی پەرلەمان کە خراوەتە مانگیەک نمونەیەکە ئۆرەی بڕەنتاوی شیکەرەوەی سیاسیە. ئەو جۆرە سیستەمەی هەڵبژاردن کە لە ئوردن پەیڕەو دەکرێت بە جیاوازیەکی زۆرەوە لە ناو کۆمەڵگادا کۆتایی هاتووە تەنانەت هەندێک جار تونند و تیژیشی لێ کەوتوتەوە. هەندێکیش لەو بڕوایەدان ڕێبەرانی وڵاتەکە یاریەکی هەڵە دەکەن. دەیەوێت دڵنیا بێت لەوەی هەردوو پێک هاتە سەرەکیەکەی ناو کۆمەڵگا ئوردنیە ڕۆژهەڵاتیەکان و فەڵەستینیەکان بەیەک نەگەن و ڕژێمی شێگرت و نەبێت. کورتبینی ئەو دەسەواژەیە زۆر جاران لە وتوێژەکاندا سەبارەت بە ڕێبازی پادشایەتی ئوردون بەکار دەهێنرێت تایبەت بە داواکانی هەنگاو بە هەنگاوی ڕیفۆرم. ئەمە بەشێکی وتوێژەکانی ناو کۆمەلگاکەمانە بەڵام بەداخەوە بەلای منەوە پێدەچێت سوود لەوانەکانی بەهاری عەرەبەوە نەگیراوە تەنانەت لە عەمانیش. لە شانشینی ئوردون هێشتا شیوا هەیە تا ڕێبەران گوێ بگرن و بە دەنگ ناڕزاییەکانەوە بڕۆن نەک فەرمانڕەوایەتی.